ئەمڕۆ ڕۆژی گیانی بە ساڵاتچوانە واتە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەسانی بە ساڵاتچوو دەبێت چۆن بێت ئەم ڕۆژە دیاریکراوە. ڕۆژەکە بۆچی دیاریکراوە؟ شێوازە دروستەکەی مامەڵەکردن لەگەڵ کەسانی بە ساڵاتچوو چۆنە؟ بەداخەوە زۆر جار لێرە و لەوێ دەبیستین کە کەسانێک پشت لە باوکو و دایکیان دەکەن کاتێک دەگەنە تەمەنێک، بەڵام بۆ مەبەستەش ناوەندێک ماڵێک هەیە لە سەر جەمشارەکاندا کە بەخانی بە ساڵاتچوان ناسراوە. ئەم خانەیە هۆکارێکە بۆ گلدانەوەی ئەو بە ساڵاتچوانە و خزمەتکردنیان بە شێوازێکی زۆر مۆدێرن و لە ڕەنگە لە هەموو شتێکیان ینی هیچ لە هیچ شتێکیان کەم نەبێت، تەنها لە سۆزی خۆشەویستی ڕۆڵەکانیان کەم بێ. ئەم سۆزیان چۆن بۆ پڕکراوەتەوە لە نێو خانەکاندا، مامەڵە لە نێو خانەکاندا چۆنە؟ کەسی بە ساڵاتچوو کاتێک دەگاتە تەمەنێکی دیاریکرا و کە پێی دەوترێت بە ساڵاتچوو ڕێژەیەکی هەیە، تەمەنێکی هەیە لای خۆمان بەم کەسە بوترێت بە ساڵاتچوو یان نا. ئەمانە و کۆمەڵک پرسیاری تر ئاڕاستی میوانەکەمان دەکەین زۆر بەڕێز. سەنگەر جەمال کە بەڕێزیان بەڕێوەبەری ماڵی بە ساڵاتچوانن لە هەولێرەوە، لە ستودیۆکانمان لە هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵماندایە کە بەڕێزان بەڕێوەبەری ئەو ماڵن لە هەولێر. کاک سەنگەر سڵاو لەبێوم کاتت باش. دەمەیە ڕاستەخۆلەوە دەست پێ بکەم، بۆچی ئەم ڕۆژە دیاریکراوە بە ڕۆژی مامەڵەکردن لەگەڵ کەسانی بە ساڵاتچوو؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە سەرەتا زۆر سوپاس بۆ کەناڵی کورسات لە میوانداریکردنمان و هەڵبژاردننی ئەو تەوەرەی وەکو ڕۆژی جیهانی و شارکردنەوە مامەڵەکردن لەگەڵ بە ساڵاتچوان. ئەم ڕۆژە جیاوازە لە ڕۆژی بە ساڵاتچوانی جیهانی کە یەکی دەی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی بە ساڵاتچوانە، بەڵام ئەم ڕۆژیان جیاوازترە، ڕۆژی هۆشیاری مامەڵەکردنە لە شێوازی هەڵسوکەوتکردن لەگەڵ بە ساڵاتچوان. بەڵێ وەڵام من هەر بۆ خۆشی و هەم وەکو ئیستیطلاعی لە شێوازی هۆشیاریکردنەوەی ئەو خواردنەی کە باستان کردیا پراڵەکە سەرەتا پێویستە لەوێەوە لە خواردنەکەی دەست پێ بکەین ئاگاتان لێ بێ کە کەسی بە ساڵاتچوان هەیە لە چەوری و لە خوێ زۆر ئاگاتان لێ بی. دەستان خۆشی بۆ هەڵبژاردننی تەوەرەکە سەبارەت بە شێوازی مامەڵەکردن بڵێ سەرەتا پێویستە بزانین پێداویستی بە ساڵاتچوو چییە؟ وەکو پێناسە بە ساڵاتچوو پێداویستی بریتە لە شێوازی مامەڵەکردن، بریتە لە دابینکردنی هەموو پێداویستە جەستەی دەرونی کۆمەڵایەتیەکانی بە ساڵاتچوو وەکو تاچێک لە ناو هەر کۆمەڵگایە و دوو شێوازی مامەڵەکردنی شەیە لەگەڵ بە ساڵاتچوو. شێوازێکمان هەیە جیهانیە کە لە ڕێگای نەتەوەی گرتووەکان ئیقراری ڕۆژێک کراوە دانراوە بە پێی مادەی تایبەت لە یونسکۆ کە دایناوەکو هەموو ئەو چین و توێژەکانی تری کۆمەڵگا و شێوازێکی تریشمانەیە بە پێی مامەڵەکردن لە چوارچێوەی دەوڵەت یان کەلتور مامەڵە دەکرێت. شێوازە جیهانیەکە بیرمان نەچێ ئەو ئیشکردن لەسەر بە ساڵاتچوو لە ساڵی 1970 پێویستە بگەڕێنەوە بۆ مێژوو. لەو کاتەوە باز لە ڕێزگرتن لە دایک و باوک دەکات وەکو پێکێنەری خێزان کە بڕبڕی پشتی درێژەدانە بە مرۆڤایەتی. لەو کاتەوە ئیشی لە سەکراوە و لە ساڵی 1993 دووبارە گفتوگۆی دوور و درێژی لە سەکراوە بە چ شێوازێک مەسەلەن ئیقراری مافی بە ساڵاتچوو بکرێەوە مافی دایک و باوک لە یەکی دەی ساڵی 1994 و پێشەویش لە 1993 دوو بڕیار دەرچووە لە 93 بڕیاری شێوازی مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک، دواتر درێژکراوەتەوە بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ بە ساڵاتچوو. ئەوە دەمێنێتەوە سەر ئاستەکی جیهانی کە لە ڕۆژێکدا ئەو یادە دەکرێتەوە. بڕیاری کردراوە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەسی بە ساڵاتچوو لە ساڵ 1994 یعنی گەیشتون بە چی؟ شێوازەکە چۆنە؟ بەڵێ خۆی ئەجایستە دەمیز بێمە ناوەڕۆکی ئەو باسی. شێوازەکە بریتە لە خۆی گرنگترین عینوان لە دەستنیشانکردنی تایتڵی شێوازی مامەڵەکردن لەگەڵ بە ساڵاتچوان پێشکەشکردنی خزمەتی کۆمەڵایەتی دەرونی، ڕۆشنبیری و کاتوێردن وەکو هەر کەسێکی ئاسایی کە گەنجە لە سەتاقەتی خۆتی یا مناڵە کاتی پێدەوێردرێ. هەموو ئەو پرۆسەیە بریتە لە پرۆسەی ژیانی بە ساڵاتچوو لە مامەڵەکردن. گرنگترینیان پرۆسەکە لە دابینکردنی
سەرەتا حاڵەتی جەستەیی دواتر حاڵەتی دەرونی کۆمەڵایەتی خۆی دەبینێتەوە ئەوە کۆی تایتڵەکەی و جایتر بەو شێوازەی بە خاڵ باز دەکاتن بە شێوازی دوور و درێژ دانەبڕانی لەگەڵ خێزان و لەگەڵ هاوڕێیانی کە ئەوەش زۆر گرینگە و دواتر شێوازی مامەڵەکردنی ئەو پیرەی کاتێککە دەچێتە تەمەەن هەوڵ بدرێت دانەبڕێت لەگەڵ دەرونی خۆی خودی ئەوەش بە مامەڵەکردنی چیوەشیارانە لە نێوان بەڵێ باشە کاک سەنگەرکاوتە ئەمە با بکەینێ دەرفەتێک بە حکمەوەی کە ئەمڕۆ ڕۆژی گیانی شێوازی مامەڵەکردن لەگەڵ کەسانی بە ساڵاتچوان و بڵاوکردنی هۆشیاریە لەم نێوەندایە ئەمە لە زاری بەڕاستەوە کە مەزانیاری لەسەر ئەم بابەتە وەرگین پێمان بڵێ کەسی بە ساڵاتچوو پێویستی بەچێ پێویستە بە چ شێوازێک ئێمە مامەڵی لەگەڵا بکەین بۆ ئەوەی وەکو خۆت باسی لێوە کرد بۆی کە دەروونێکی ئارامی هەبێت. بەڵێ گرنگترین شت لە مامەڵەکردن لەگەڵ بە ساڵاتچوان ئەمن هەموو جارێش باز دەکەمەوە ئینشاءڵڵا لە داهاتوودا هەوڵ دەدەم بیکەمە نامیلکە یان بیکەم بە کتێبێک کە هاوکێشەکە باز لە ڕێزگرتن گوێگرتن ئەو جا خزمەتکردن دەکات هەتا کۆی مرۆڤایەتی بە گەنج و بە مناڵیشەوە ینی ئەو هاوکێشە دەیگرتەوە بەڵام بۆ بە ساڵاتچوو لەبەرەوەی تەمەنەچی ڕابردێ لە ناو کۆمەلگاوە خزمەتەکی کردیە بیرمان نەنچی هەر بە ساڵاتچووەک لە موقعی ئیجتیماعی و ئیداری خۆی کە لە هەر ماڵەکێیان لە ناو کۆمەڵگەیە لە پێشووتردا قدووە بووە لە بۆ ئەو نەوەی دوای خۆی بۆ پێش هەموو شتێک لە مامەڵەکردن لەگەڵ بە ساڵاتچوو پێویستە ڕێزی لێ بگری پێش ئەوەی ئەتوو خزمەتی بکەیت خاڵی دووەم پێویستە گوێی لێ بگری دیسان پێشەوەی خزمەتی بکەیت خاڵی سێم ئەو جاتوو بە دەی خزمەتی دەکەیوە گوێ لە داواکاریەکانی دەگری و داواکاریەکانی جێبەجێ دەکەیت کاتێک ئەتوو ڕێز لێگر کەواتە ئەتوو ئەو پەڕی تەوازنکردنی لایانی دەرونی و لایانی کۆمەڵاتی مامەڵە لەگەڵ کرد کاتێک کە گوێ لێگر ئیسان دەرونیان ئارام دەبی ئەو پیرە و ئاسوودە دەبی لەوەی کە کەسێک هەیە گوێ لێ دەگری لە مامەڵەکردن لە بۆ دابینکردنی پێداویستەکانی خاڵی سێم ئەو جا دێتە سەرەوەی کە چۆن خزمەتی دەکەیت کە تو خاڵی یەکەمت جێبەجێ کرد لە ڕێزگرتن لەگەڵ ئەو بە ساڵاتچۆی کە بێڕێزی بەرامبەر نەکرا لە خاڵی دووەم بە ئاسانی دەرونیان ئەتوش وەکو گەنجێک خوار تەمەنی ئەو پیرێ ئامادە دەبی لەوەی کە گوێی لێ بگری دوای ئەوەی کە گوێ لێگرت خاڵی سێم بە ئاسانی دێتە بەردەست لەوەی کە خزمەتی دەکەی و پێداویستەکانی بۆ جێبەجێ دەکەی لەبیرمان نەچی یعنی کۆمەڵگەی کوردیش با بێمەوە تۆزێک باسی ناوخۆ بکەم لە مامەڵەکردن لەگەڵ کەسی بە ساڵاتچوو لە ئاستەکی زۆر باشە تا ئێستا ینی لە ماڵی بە ساڵاتچوانی هەورێر و سلێمانی وە دهۆک کە لەو سێ شارەی کوردستان وەکو هەرێمی کوردستان ماڵی بە ساڵاتچوانمان هەیە ینی ڕێژەکە ناگاتە ئاسی ڕێژەی ستانداردیەوەی کەمە بڵێن ئاستی پێوانەکردنی خزمەتکردن و مامەڵەکردنی خێزانی کوردی لەگەڵ کەسی بە ساڵاتچووی خۆمان لە ئاستەکی هێڵی سووردایە نەخێرە تا ئێستا لە هێڵی سەوزین بە خۆشحاڵیەوە کە مامەڵەکردن لەگەڵ پیرەکانمان لە ئاستەکی زۆر باشانی بە هەموو خانەکان ناگاتە سەروی 200 کەس ئەگەر پێوانەی بکەی بە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان کە سەروی 6 ملیۆنە سفر چەند پۆینتێک دەدەست کەواتە ئەمە دەبی لەسەر توێژینەوە مامەڵە بکەین لەسەر ڕێژە لەسەر ژمارە کاتێک کە ئەوەی مقارنە دەکەین بە کۆی کۆمەڵگەی کوردی تەواجودی ئەو پیرانە لە ئاستەکی باشە بەڵام ئەوەش خۆشمان کاتن بەوەی کە پاڵی لێ بدەینەوە و باز لە وشیاری و شێوازی مامەڵەکردن نەکەین بەڵێ برا کاک سەنگەر پرسیارەکەمەوە بواتە ستاندارێکێ بەراورد بە ژماری دانیشتوان بزانی ڕێژەی بە ساڵاتچوو چەندەوە با پرسیارەکە شێوازێکی تریش کەم بەشی ئەڵەن بە ساڵاتچوو ینی لای خۆمان بداخەوە کەسێک کە تەمەنی ئەگاتە سەر و پەنجا یەکسەر خۆی بە ساڵاتچوو دانێکە بە ساڵاتچوو ینی تەمەنێکی جوانی مرۆڤە هەموو تەمەنەکان تەمەنێکی جوانی مرۆڤن بەڵام کەسەکەی تر چۆن نەڵێ تەواو بیر و هزر و چالاکی و جوڵە و هەموو شتێکی بۆ ئیتر تەمەنێک دەبا لە کەوانەیەکە زۆر جارڵە کەسەکە وای لێ هاتووە ئەنی زۆر کەسی نزیکی خۆمان هەیە ئەم پێڕوانینەمانەڵە وای لێ هاتووە بەس تەنها چاوەڕێی مردنەکە ینی دوور بێ تەمەنی هەموو لایەک درێژ بێ بەڕاستی کەسی بە ساڵاتچوو چییە لە تەمەنێکی بۆ دیاریکراوە لە هەرێمی کوردستان هەندێک دیمەن ێستا لەسەر شاشا بینی کەسی بە ساڵاتچووی تایە پاسکیل لێ خوڕێ پلەیستێشنەکە دانیشتووە بە ئارامی قاوا خوا وێنا ئەکێشێ ینی لە وڵاتانی ڕۆژاوا بینی بۆ منەتەنانە لە پاس لە ترام لە هەموو شتێکە جێی بۆ دابین کراوە
ئێمە لە کوردستان ئەم سیستەمی چاودێریکردنەی بە ساڵاتچوو چۆنە؟ پرسیارەکەم گشتگیرە بەڵام دەمەوێت ڕوویات کەمەوە بۆی بە فراوانی وەڵام بیتەوە. بەڵێ سەبارەت بە وەڵامی ئەو پرسیارەی کۆمەڵک خاڵ لە خۆ دەگری کە دەمەوێت یەک لە دوای یەک باسی بکەم بە نسبەت ئەو کەسە چەیە کە مەسەلەن پێی دەوترێت بە ساڵات و یا بە تەمەن. لە هەرێمی کوردستان پەیڕەوەکمان هەیە پەیڕەوی ژمارە 2 ساڵی 2013 لە 20 مادە پێک دێ بە خۆشحاڵیەوە کە جوانترین و ڕێکوپێکترین مادە یاساییەکانی تێدا جێکرایتەوە لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ بە ساڵاتچوان لە هەرێمی کوردستان کە نەسخی پەیڕەوی ژمارە 4 ساڵی 1985 و پەیڕەوی ژمارە یەکی ساڵی 2010 کردیتەوە بە کۆی هەموو یاساکانی جیهان لێرە پەیڕەوەکی زۆر جوان لە ڕووی یاساییەوە دانرایە لە مامەڵەکردن لەگەڵ بە ساڵاتچوان ئەو لە چوارچێوە یاسایی و ئیداریەکەی لە ناو ماڵەکانی بە ساڵاتچوان بەڵام دەکرێتەوەش تەعمیم بکرێت زۆر جوانتر لە بەرۆی ئاستی زانستی لەوێ پەیڕەو دەکرێت لە مامەڵەکردن لەگەڵ پیرەکان دەکرێت بژاندن بکرێت تەعمیم بکرێت بەسەر کۆی کۆمەلگا و کۆی باسم کرد ڕێزگرتن گوێگرتن خزمەتکردن. سەبارەت بە ئەو تەمەنەی کە دانرایە کە باس دەکەێت لەوەی کە بە ساڵاتچوو چێە بە ساڵاتچوو ئەو کەسەیە لە نێر تەمەنی دەگاتە سەر و 6 ساڵ و لە مێ تەمەنی دەگاتە سەر و 55 ساڵ ئەو کەسە پێی دەگوترێت بە ساڵاتچوو کە ستانداردەکی جیهانیە هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی عەقڵیەوە هەم لە ڕووی شێوازی دەرونیەوە کاتێک دەگاتە ئەو تەمەنە پێی دەگوترێت بە ساڵاتچوو. بەڵام وەرگرتنی حاڵەتەکانی بە ساڵاتچوو تا ڕادەیەک پەرگیری بۆ کراوە سیسنای بۆ کراوە لە هەرێمی کوردستان چکە کەسمە خەڵک هەیە مەسەلەن لە سەجادە لەسەر شەقام نەنوێ بێ کەسە لە ماڵەکانی بە ساڵاتچوان لە هەر سێ شار بەحەوێندرێتەوە. سەبارەت بە شێوازی ئەوەی کە باست کرد ببوورە مەسەلەی وەرزشکردن لای خۆشمان سوپاس بۆ خی گەورە پیرەکانمان بە شەچیان تەندروستیان باشە و وەرزشیش دەکەن ئێستا ئێمە لە ماڵی بە ساڵاتچوان شوێنی وەرزشمان بە خۆشحاڵیەوە سوپاس بۆ لایەنێکی خێرخوازی کە بەشی وەرزشی و چارەسەری سروشتی بۆ داناوین و لەو ڕۆژانە دەست بەکار دەبی و دڵنیام لە شوێنەکانی تریش بە ڕێزان هاوپیشەکانم لە بە ساڵاتچوانی سلێمانی و دۆچیش بە هەمان بیرکردنەوەی من باڕاستەکی دروست لە مامەڵەکردنی دەرونی وە کۆمەڵایەتی و جەستەی لەگە بە ساڵاتچۆکان دەکەن. بەڵام یەکشت لە بیرمان نەچی جیاوازی ژینگەییمان هەیە جیاوازی ژینگەییمان هەیە ئێمە لەگەڵ وڵاتانی تری بۆ نمونە جەنابەت باسی ئەوروپات کرد بەڵام ئەکید ژینگە تەسیری ڕاستەوخۆی هەیە نەکە لەسەر ئەو پیری لەسەر من و جەنابیشت ئێستا مەسەلەن جەنابەت لە شوێنێک دانیشتی کە پڕ لە سەوزاییە ئەکی دە شوێنەی تو ئۆکسجینی لەگەڵ ناومەرکەزی سلێمانی فەرقی هەیە کەواتە ئەوە کاریگەری دەبی لەسەر شێوازی بڕیاردان و شێوازی بیرکردنەوە لەو ڕێژە ئۆکسجینەی کە پیروەری دەگری و دەبی سەروینەوە تو سێنەوە تو چواربی بەلای کەمی لەو حاڵەتی داگەلەوەی کەمتر بوو مرۆڤ بە تەدریجی خۆی بیرکردنەوەی تەسک دەبی و دەکەوتە حاڵەتی خەفەقان بۆی پێویستە ڕێژەی ئۆکسجین وە ژینگە ڕەچاو بکرێت لە هەست و دڵ و دەرونی بە ساڵاتچوو بەڵام گرنگترین شت لە شێوازی مامەڵەکردنی پیر ئەوەی لە ئەوروپا هەیە من زۆر جار باسی دەکەین لەوێ دەبی پیر پارێک بدا لە بەرامبەر ئەوەی کە لە ماڵی بە ساڵاتچۆکان بمینێتەوە لای خۆمان بێ لەوێ پەیوەندی کۆمەڵایەتیەکانیش لە ئاستەکی نزمدا بەڵام لێرە بە پێچوانەوە حکوومەت پارەشی دەداتێ و شوێنیشی بۆ دابین دەکەن. زۆر باشە کاک سەنگەر ئەمە کەمە قسە لەسەر هەندێک بابەت بکەین کە ڕەنگە لەنێو خێزانە کوردیەکانە بە تایبەت ئەم بابەتانەمان بەدی کردبێ بێکمان ئەزانین کەسانی بە ساڵاتچوو هەتا دووە چرکەکانی ژیانیشیان هەر ئەوان گەورە و خەمخۆر و هەر ئەوان خاوەن بڕیاری ئەو خێزانان بەڵام ڕەنگە زۆر کات بەداخەوە لە هەندێک خێزانە بیبینین کە ئەو بە ساڵاتچوانە پشتگوێ خرێ بۆ نمونە ئەوان بیر لەواکەنەوە کە ساڵانێک ئەوان خۆیان خاوەن بڕیار بوون ڕەنگە زۆر کات خۆیان بۆ نمونە بڕیاری ئەوان نابێت کە بچن بۆ گەشتێک یان لەسەر زۆرێک لە بابەتەکانی ترینێ ئەو خێزانە خۆیان خاوەن بڕیار بووبێتن تەنانەت ئێستا پرس و ڕاوێژێکیش بۆ بە ساڵاتچوانە ناکرێت ئەمە تا چنێک کاریگەری نەرێنی لەسەر لایەنی دەرونی ئەو بە ساڵاتچوە دروست دەکات ئیتر بۆ نمونە کە درێک بۆ بکا کە ئەو
گەورەیە کە ئەو سوڵتە و بابەتانی کە جاران ئەم هەیە بۆ ئەم ئیتر بەرەبەرە لە دەستیاوە بەهۆی تەمەنەکەیەوە. زۆر ڕاستە ئەوە 100% لەگەڵ کەلتوری کوردی ئەو شێوازە مامەڵەکردنە چکە باسی کۆمەڵگەی کوردی دەکەین 100% کاریگەری هەیە لەبەرەوەی لە کۆمەڵگەی کوردی لە هەرێمی کوردستان پیر تا ساتی دوایی کۆچکردنی پێی خۆشە پرسوڕای پێ بکرێ کە ئەو بەشەکە لە ڕاگررتنی باڵانسی دەرونی ئەو پیرەی لە هاموشۆکردن لە سەردانیکردن لە شێوازی خواردن لە سەیران و گەشت لە بۆنە ئاینی و نەتەوەیەکان لە هەموو شێوازەکان بڵێ وەکو زانیاری من لە وەشیاری وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی پێشەوەی بەڕێبەری ماڵی بە ساڵات چوان بم ئەوان توێژینەوە هەیە بە لە ڕێگەی مەسەلەن دەرچوونی قوتابیان زانکۆکان یان ئەو بەڕێزانەی کە من مامەڵەم لەگەڵیان هەبووە لە ماستەر لە قۆناغی ماستەر یا دکتۆرا لەس ئەو بوارەی ئەو شێوازەی کە جەنابەت باست کرد بەشەکە لە ڕاگررتنی باڵانسی دەرونی پیر پێم وابی ئەگەر ئەتوو ڕایەکی ئەو کەسەی وەربگری نابتە نە لاسەنجی و نەدەبتە کەمبوونەوە لە ئاستی تێگەیشت تو هەرچەندە ڕاستە هەر کەسێک لە تەمەنی خۆی لە ژینگەی خۆی لەو ساڵێکە تێیدا دەژی ناکرێ پەروەردەی ئەو تعمیمکەی بەسەر پەروەردەی ئەودا چۆن ناکرێ پەروەردەی پەنجایەکان بەسەر شێستەکان شێز بەسەر هەفتە و هەشتاوە تا دەگەینە ئێستا کە مەسەلەن جیلی پۆست تەکنەلۆژیا ینی جۆرەك لە پێشکەوتنی تەکنەلۆجیا کاریگەری ڕاستە خۆیە تا لەسەر باسی کاک سەنگەربا لێرە ببوورە ڕاشتەگرم باسی ئەم جیلە تازێت کردکە پۆست تەکنەلۆژیایە ئێستا تەکنەلۆژیا وای کردو هەندێک موبەڕیدی دروست کردووە لای ئەو کەسانی کە بە حسابی خۆیان هێشتا نزیکن ڕاستە تەکنۆلۆژی هەندێک ئاسانکاری کردووە لەوەی کە تۆ دەتوانیت ئاگداری کەسە بە ساڵات چۆکەت بێگە لە ماڵێکدا بێدایەکت بە باوکت بێ لە ماڵێکدا بژین بەڵام دەتوانێت ئەو کەلێنە سۆزداریەی پەیوەندیەکان پڕ بکاتەوە تەکنەلۆژیا سەردانیکردن و هاتوو هەمووشۆی کەسە بە ساڵات چۆکان کەم بکەیتەوە بڵێ مەبەڕەکەمەوەی کە تەکنەلۆژیا لە ڕێی تەکنەلۆژیاوە منەوە پەیوەندی دروستەکەم ناتوانم بە مطلقی بڵێم نەخێر چکە لە زانستی کۆمەڵایەتی هیچ شتی مطلقمانە هەمووی ڕێژەیە نسبیە بەڵام دەکرێت بە ڕێژەشی بەرز بڵێم نەخێر چونکە یەک بینی ناکاتە سەروی پەیوەندی تەلەفۆنیش چونکە پیر هەمیشە پێویستی بە لە ئامێزگرتنە پێویستی بە بینینە چکە لە ڕێگای بینینەوە خەزنی هەستەکانی دەکا خەزنی بارگاوی سۆزەکانی یەکا بەرامبەر بە کوڕی باشە کاتە کاک سەنگەر ئێوە لە نێو ماڵی بە ساڵاتوانە تا چەند گرنگیتان بەوەیەوە ئەو کەسانی کە لەوێن لەلایەن خزم و کە سوکاریانەوە ناو بەناو ببیندرێن بڵێ وڵا پێش هەموو شتێکیە من دەمەوێت سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم لەوەی کە بێ بەرامبەر ماڵەکی بۆ بە ساڵاتوانی هەرێمی کوردستان هەرچەندە منەت نییە وەک واجبە کە ئەرچی حکوومەتەوەی شەی دەکاتن بەڵام جێگەی سوپاسیشە لە هەموو بارودۆخە ئابوووریە خۆش و ناخۆشەکانیان سەخت و بەرزەکان توانیوێتی نەیهێشتە ئەو خزمەتە بەرچاوی کە لە پێشتر هەبووە بێبەشی بکاتن ئەو تاکە بە ساڵاتوە لە ناو هەر ماڵەچیدا و بەبێ بەرامبەریش خزمەتی کردی سەبارەت بە شێوازی هەڵسوکەوتی ئێمە وەکو ژووری توێژەرانی کۆمەڵاتیان وەکو بەڕێبەراتی ماڵی بە ساڵاتوان هەمیشە هەوڵماندایە ئەو باڵانسە پەیوەندیەی لە نێوان خێزان و تاچی بە ساڵاتچوو بهێڵینەوە لەبەرەوەی دیسان بە ئەوەی تاکید دەکەم و حکومەت بە هیچ شێوەک درێخی نەکردیە سەرباری دەستباری خێرخوازانیش بە سوپاسەوە کە لە هەموو جیهانکاری کۆمەڵایەتی پێویستی بە دەستباری خێرخوازێتەنە ئەرچی حکومەت نیە ئەومان لەبیر نەچی بەڵام لە شێوازی پێدانەوەی پیرەکەی بۆ خێزانی هەمیشە ئەولەویەتی کاری ئێمە بۆ زۆر پیر هاتیە هەوڵماندا ئەمە وەری نەگرین لە پێناوی ئەوەی کە بگەڕێتەوە ناو کەسوکاری خۆی بە هەموو خزمەت گوزاریە کۆمەڵایەتی و کارژێری و جەستەی و دەرونیانی پێشکەشی دەکەین ناکاتە یەک چرکە لە ناو ماڵ و خێزانی خۆیدا بژێ بەڵام لە کۆتایی مەتافیشدا ئەگەر هەر ناچاربین ئەمە وەری دەگرین بەڵام هەوڵ دەدەین بە هەموو شێوەک نهێڵین ئەو پەیوەندیە خزمایەتیە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی نێوان کوڕ و باوک کچ و باوک باش خێزان و باوک و
إلى آخره بپسڕێتت بەڵام لە بیریشمان نەچی وڵا حاڵەتیشمان هەیە هەتا کۆچی دواییش دەکات لە لای ئێمە ئامادە نییە بێ بشی باتەوە ناچارین دەیبینە پزیشکی دادوەری وە لەوێ شارەوانی کاک سەنگەر دوای سیاری من لەسەرەوەیە باسی پێداویستیت کرد و زۆر جوان ڕوون کردەوە کە تەنها کاری حکومت نییە کە چاودێریکردنی ئەم خانەی بە ساڵاتوانە بەڵکو کاری ئەرکی تایبەتە کاری هەمووانەکە وەکو چۆن ڕیفەندی بکەن هاوکار بن لە پێشخستنی ئەم پرۆژە گرنگەکە پرۆژەیەکی گرنگە بیرمان نەچێت باواز لەوە بێنین هەندێک کەس لە ڕووی لایەنە ناسۆزدارێکەوە من ئاوای ناودەنێم کە پشت دەکاتە دایک و باوکی دێنە خانە بە ساڵاتچووکان بەڵام زۆر کەسێکە هیچ کەسێکیان نییە کەسێکی نزیکیان نییە لەم خانە بە ساڵاتچوانەدا ژیان بەسەر دەبن کە ئەم خانەیە ئەم لانەیە ماڵێکی زۆر ئارامە بۆیان بە دیاریکراوی پێویستیەکان چین ینی بۆ خانی بە ساڵاتچوانی هەولێر کە هەست بکەی پێویست دەکات کە لایەنی پەیوەندیدار کەسانی تر بێنە پێشەوە بڕیان بکەنەوە. بەڵێ وڵا هەر سەرەتا بۆی دەست پێ دەکەم لە وەڵامی ئەو پرسیارە زۆر سپاس بۆ بەڕێز شێخباز ڕێبەری گشتی جێبەجێکاری کۆمپانیای کار کە بە خۆشحاڵیەوە ئێستا بە ستانداردی جیهانی باڵەخانەیەکی گەورە بۆ ماڵی بە ساڵاتچوانی هەولێر دروست دەکاتن و ئینشاڵڵە تا کۆتایی ئەم ساڵ بە ساڵاتچوان پێی ئاشنا دەبن کە سیستەمی تاکژووریە ئەو سیستەمەش لە هەموو جیان پەیڕەو دەکرێتن کە بە خۆشحاڵیەوە و سوپاس بۆ دەستگای خێرخوازی بارزانیش بە هەمان شێوەکە تا ئێستا خزمەتی بەرچاو و بێ بەرامبەری بە ساڵاتچوانی کردەوە هاوکارە بە بەردەوامی لەگەڵ ماڵی بە ساڵاتچوان پێداویستەکانی ماڵی بە ساڵاتچوان لە باڵمان نەچی ئەوێن پێشەوەی ئیدارەبی ماڵە ماڵیش هەموو کات پێداویستی هەیە و هیچ کات پێداویستی لە نابێ بەڵام بە خۆشحاڵیەوە لە ئێستادا زۆرینەی پێداویستیەکان جێبەجێ کراون بە دەستباری خێرخوازی و بە ئامادەبوونەکی حەڕیسی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بیریشمان نەچیل هەتا لە بواری تەندروستیش ئاستەکی بەرزی پێوانەکردنی مامەڵەکردنی تەندروستی داین لە نەخۆشخانە حکومیەکان دەرگامان بۆ کراوەیە بە هەموو شێوازێک لە خزمەتکردنی پیرەکارماندان و تەنانەت سوپاس بۆ بەشێک لە نەخۆشخانە ئەهلیەکانیش و بەسێک لە سنتەرە ئەهلیەکانیش کە ئەوانیش بە هەمان شێوە لە خزمەتی بە ساڵاتچواندان لە ڕووی تەندروستیەوە و سەبارەت بە پێداویستیەکانیش بە کۆی گشتی تا ئاستەکی باش پێداویستیەکان جێبەجێکراوە بەڵام وەکو باسی کرد لە نەتیجە ماڵە ئیتر ماڵیش بە پێی وەرز بە پێی ڕۆژانە گۆڕانی بەسەدادێ پێویستەکان دەگۆڕ گۆڕانکاری بەسەدادێ بەڵام نەمانێشتووە بە هیچ شێوە کەم و کوڕیان هەبی و ئەگەر هەشیان بووبی لە دەرفەتێکی زۆر نزیک بۆیان جێبەجێکراوە. زۆر باشە دەستە خۆش بێ کاک سەنگەر سوپاس بۆ تاوی زانیاریەکانە بەڕێزت ئومێد دەکەین ئەو کەسولایەنانی کە خزمەتی بە ساڵاتچوانەکەم بتوانن بە ساڵاتچوانی هەموو کوردستان بەسەرکەنەوە چونکە بەڕاستی هەمویان پێویستیان بۆ جۆرە خزمەتانەیە پێویستیان بەوەیە کە بەڕاستی خانەکان ماڵەکان جێگەی خزم و کەسوکاریان بۆ بگرێتەوە دووبارە دەستە خۆش بێ سوپاس بۆ تاوی زانیاریەکانت.